ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، برادەران، ڕێز و خۆشەویستی، بزانین دەنگ چۆنە. بەخێربێن هاوڕێیان، بەخێربێن. هاوڕێیان هیچ پەیج و ئەکاونتێشکەمان نییە، دەستیان بە هەڵمەتی ئەوە کردیە، سەر لە نوێ دەست بەگرتن و داخستن و ئەرهابی ئەلکترۆنی کردەوە، ئەرهابی ئەلکترۆنی کردەوە. هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین، هەندێک شت دەکەم. ببوورن هەموو پەیج و ئەکاونتەکانمان قەپات کرد، دوای ئەوەی دوێنێ کەناڵێکی گەورەی کە تیکتۆک 65,000 برادەر بوو لێیان داخستین بەداخەوە، 65,000 برادەر داخست. هێمن لە هۆنیوە زانی گاڵتە لەگە دەکەین وەنیا با کەمێک ئەو وەزعی ئەمریکاس ئەوە بی بزانێت چۆن کەمپینت لەسەر دەکەین، کەمپینت لەسەر دەکەین. هاوڕێیان هەر کەسێک هەر پەیجێکی سوستە ئەکاونتێکی سوستە هاکرا هێمن لە هۆنی برازای سڵاحەدین بەهادین یەکگرتووی تاوانباری یەکەمە. من داوا لە مامۆستا سڵاحەدین بەهادین دەکەم بەڕاستی وەکو بنەماڵە مووقف وەرگرنە سەر ئەوەی ئەو کوڕەتان دەیکاتن. مامۆستا سڵاحەدین مەسرور بەدەستی خۆیان پاڤێل خەڵک تیرۆر دەکەن، بەس ئەوە بە ئەلکترۆنی خەڵک تیرۆر دەکەن. ئەوە بەرپرسی یەکەمە، تعلیمات دەرەکە، ڕێیان پێپشان دەدا، سەرپەرشتێ بەشی داهێنانی مەسرور بارزانی. ئەی هاوار دەستەی دەستپێشخەری و داهێنان، ئەی هاوار داهێنان بە ئەرهابی ئەلکترۆنی. سەبر بگرە کەمپینی لەسە دەکەین، وە بکرێ هەر کەسێک تووشی ڕسمەکی بڵاو بۆ ڤیدیۆیەکی ئەو بۆ ئەتوبی وە دەست لەوە میتۆدێک ببین، هێمن لە هۆنی میتۆدێک ببین کە نییە لەگە کەس دەستمان لەو نەبیتبی، بزانێت چۆن کەیسەکە دەکەین. هەموو کەیسەک و بۆ زانیاریش ئێستا دێمە سەرێ یەکێک لە بەندەکانی یان یەکێک لە سکاڵا تۆمارکردنەکان مەسەلەی سەیبەرە، مەسەلەی ئەو سێکوێرەتی لە فەیسبوک هاکردن و ئەوەیە کە جەنابەت هەوڵ دەدەین ناوت بخرێتە ناوی لە ئایندەیەکی نزیک، لەبەرەوەی ئەو شکاتی کرایەمانەوە نییە قفل درا، نەنە کراوەیە. سەلۆتان باز دەکەم هاوڕێیان، کراوەیە دەکرێت سەدان بەرپرس و کەسیت کە ناوی تێبەعاڵێتن بەنا ئەو خەڵکەی بکەون، بەرپرسە ئەمنی و ئیداریەکان، بەرپرسە تاوانبارەکان، هەر یەکێک هەرستەوە خۆی لێ بووتە ئیزرائیل و فرعەونەک. هاوڕێیان بەخێر بێن، بەخێر بێن. ئێستا دەست پێ دەکەین. هەر ئێستا دەست پێ دەکەین. وەرە یەک دنیا پەیج و ئەکاونت تەبی نەوێری بڵاوکێوە لە ترسی چێ ئەرهاب ئازایەتی. وەرە داهێنانی پارتی و مەسرور بارزانی و مەسعود بارزانی چییە؟ هاک تەنسیق لەگە مافیا، تەنسیق لەگە داگیرکەر، پەیجی سێبەر و سەقات تۆمەت دروستکردن. ئەوە ژیانیانە، ئەوە ژیانیانە. ئیمەش چییە؟ خەباتی مەدەنی، خەباتی یاسایی، خەباتی تەلەفۆن، شتە مەدەنیانە. ینی فەرقەکانمان چەند ئەرز و ئاسمان جیایە. هاوڕێیان دەنگم باشارێ بەخۆم باتەوە جێ لە خۆم ڕابگرم. نابتەوە هەر بەفرێدین هەر با لەو بەس لەوە هاوڕێیانەوەی پێی دەکرێت شێر بکە. سپاس دەکەم ئەگەنە چێشە نییە، من دەی بەمە تەلەگرامەکەم. هاوڕێیان وەرنە تەلەگرام بڕوا بکە لە بۆ ئەمانی هەر لەبەرەوەی سێکرێتی یان سێکوێرەتی لە بۆمە باشە. لۆ ئێوەش زۆر باشە، لۆ ئێوەش زۆر باشە. ئەمنیت کەس نازانێ.
هاوڕێیان سەرەتا با یەک دووشت بڵێم یەک ئەمڕۆ بەیانی مامۆستای تێکۆشەر کاکە تێکۆشەر حوسێن دەستگیر کرا لە ئاسایشی چۆمان تا سەعاتێک لەمەوبەریش من ئاگام لێ بوو ئازاد نەکرابوو ئازاد نەکرابوو مامۆستا تێکۆشەرێکێک لەو دەنگە جوانانەی ئەو دەڤەرەیە باڵەکایەتیە پارتی هەوڵ دەدا بە ئێرهاب خەڵک بترسێنی وەزع لە هەولێرە زۆر خراپە هاوڕێیان بڕوا بکە لە ئانووساتی تەقینەوەیە خەڵک گەشتە ئێرەی 4 مانگە موچە نەدرایە خەڵک ئەوی هەی بوو خواردیتی ئەندەی نمایە بێتە سەجادا بە خۆ ڕستچی بێزارە بێتاقەتە موچە نییە های لایڤ ئەوەکانە لە هەموو ماڵەکی بۆڵە ترس تا حەدەکی زۆر شکایەوە ئێستا دەبینین مامۆستاکان کۆمنت و قسە و تا ئاستی جم و جۆڵ هەبوو هاوڕێیان تا ئاستی دەنگای زاری ماڵە با لێ بکەمەوە تا ئاستی ئەوەی لە چەند مەکتەبە کاوڵی بایکۆت درا بەداخەوە سەرکوتیان کردن من ئەو ڕۆژە ڕامگەیان یەکێک لەوانە لە مەکتەب کۆمەلگای شەید فاخر مێرگە سۆری کۆمەلگای شەید فاخر مێرگە سۆری لە 65 مامۆستا 55 مامۆستا بزانم هەڵە نەبم 55 ئیمزایان کرد بایکۆت بکەن سبەی پاش ینی پێرە دەوا دوێنێ بکەن کەچی بەداخەوە کچی شەید فاخر مێرگە سۆری کە سەرپەرشتی ئەوە دەکاتن هەڕە شەید فەسڵکردنی لێکردن هەر یەکێک بڕوا ئیتکەی لەگەدادنێن ئەمە لەگەر مێژووی ئەو شەید فاخیر و بنەماڵەکەی ناوەشێتەوە بەڕاستی شەپۆڵ ئەوەی دەیکەی یعنی دژایەتی سەدی خینی باوکت و قوربانیەکانە ئەوزە کتابە چی هەیە بە ناوی زمانی کاتێک زمانی تاوان دێتە گۆ ئەیوەی کەچی بە خۆت ئێستا کە دەوری دیکتاتۆر و ئڕهاب بەکاردێنی بەرامبەر چییە لە پێناوی موچە ئێوە بە خۆتان وەزعتان زۆر باشە شەپۆڵ شەرم بکە بە جددیمە شەرم بکە من دەتان ناسم لە نزیکەوە بەڵام ناسین ئەوە مانەوە نییە جوڵەیەکی وا گەورە لە هەولێر دەوێ ئەنجام بدرێ ئەتو دەبێت سەرکوتکەر ئەزم مامۆستات هاوڕێیان ینی شەپۆل لە ئەوەی کۆمەلگای شەید فاخر مێرگە سۆری ژمارەکەم سیوازم 52 مامۆستا لە 65 بڕیار بوو دوێنێ مانگ بایکۆت ڕابگەێن وەگەکەم مەدرسە و ئەبزام لە بەهاری نوێشتە شیواش هەوڵە چیوادرا بوو لە دوسێ مەکتەب هەولیاندا بوو پارتی زۆر بەتوندی مدیرەکان زۆر بەتوندی بەنای فەسڵکردن ئەوەکەن بەس دەتەقتەوە لە من وەگرنەوە منوت ئێوەینا ئەو مانگە مەعاش نەدرێ خەڵک دێتە سەجادەی لە هەولێرش دێت لەبەر ئەوەی گەیشتە تینی ئەوی هەیتی فرۆشتی خواردی هەموو بوویتە قەرد ژیانێک کۆڵەمەرجی زۆر خراپە ینی خەڵک بەرەو ئیفلاس دەڕوە کە ئیفلاس دێتە سەجادی دێتە ئێرهاب ناخوا هاوڕێیان ئەوە خاڵێک لە خاڵەکانە و هاوڕێیان بە لەوەی بچمە سەر ئەوە تکایە من زۆر ژمارەی دەڤەری سۆرانم لایە دوسەیەکم کرد نازم داخرایان دەگدەرێ من هەونیمە مشکل ئێستا مەسئولەکان فێر بوونە دەنە پاسەوانەکانیان تەلەفۆن دێت ئەگەر نەناسن دەدەنە پاسەوانەکانیان تەلەفۆنی ئەو دەڤەرە مەسئولەکانم لەو بنێرن تا ئازادکردنی مامۆستا تێکۆشەر ئەمە ناوەستین ئەو کەیسەش ئاکتیڤ دەکەین هاوڕێیان دەمەیە بەسەریعە وەکتان پێ بڵێم یەک دوو شتی خەتەر یەک مەسعود بارزانی لەو ڕۆژانە ئیبراهیم کاڵکان هاتیە یو هەولێرێ ئیبراهیم کاڵکان ئەوەی کردیە بەرپرسی میت لەگەر مەسعودی دانیشتیە حەدای حکوومەتی عێراقیان کرد هیچ ئەمنیەتێکی عێراقی لەوێن دەرنەبووە لەمەوە وەزیری خارجیە برێم وەزیری ئەوەی میتە دەبی پاراستن لەوێن دەربی کوڕەکەی خۆی بەرنە لەوێن دەرنیە ئەوەی ئاسایش لەوێن دەربی لەوێن دەرنیە وەزارەی خارجی عێراق لەوێن دەربی لەوێنی مەسعود بەکەیف خۆی تەنسیقەچی کردیە تەنسیقەکی زۆر خراپی کردیە هەموو سازشێک لۆ تورکیا دەکا دەیهینتە هەولێرێ لۆ تورکیا هێز دەینی میت دەستگای هەواڵگەری تورکیا زیاتر دەینی بە 1 مەرج لە ئێران بیپارێسی لە 1 مەرج لە سلێمانی دەدرێ یەکێک لە پیلانەکان ئەوەیە ئامەرە زیاتر لە سلێمانی بکرێ هەم لە یوچێتی هەم لەو برادرانەی قەندیل مەسعود ئەو اتفاقی کردی ئەو زانیاریانەی لای من هەیە هاوڕێ ئەمە زانیاریمان لۆ دێ بە سەرچاوەی نادیار کە زۆرێک لە تەنسیق کرا لە نێوان پارتی تورکیا کە زیاتر دەستی تورکیا هێشتان 135 ئەو دەڤەرەی بندەستی پارتی داگیر کردیە هێشتان دەهینتە قوڵایی هەولێر
دوهۆک بۆ ئەوەی لە هێرشی ئێران بیپارێزەوە ئێرانیش وڵاتەی گەمە نییە ینی ئێران ئەمریکاوە خۆ لێلایەدا بەس کێشەکە لێرەدا ینی کوردستان خاڵی دەکەنە یەکلاکردنەوە کوردستان ینی ئێران سیاسەتە چیە شەڕ لە ناوەخۆی فرێداتە دەرێ تورکیاش بە هەمان شێوە دەکات ئەمریکاش بە هەمان شێوە چێ ئەو گەلە بندەستانە هەموو وێران دەکەن کوردستان دەکەنە غەزە بڕوا بکە کوردستان لە پێناوی بەس دەسەڵاتی ماڵی بارزانی بپارێزێ مەسعود ئامادەیە هاوڕێیان لەو بوارەدا مەسعود بارزانی ئامادەیە بەخێر بێن هاوڕێیان سەرچاوی ئێمە هاوڕێیەوەی پێی دەکرێت شێر بکە لەبەرێ من هەموو پێیج ئەکاونتەکانی خۆم قەپات کردە بەڕاستی لە ترسی ئرهابی ئەلکترۆنی مەسعود بارزانی دوو ئاوڕێیان ئەمریکا ئێستا وەزعی زۆر شڕە بە تایبەتی بایدن بەرەو انتخابات دەڕوە دەبێ شتێک بکە لەو ماوەیە انتخاباتە ترامپ بوو ڕەوشی زۆر باشە ئەگەری ئەو بێتەوە بفتە منافسی بایدن و شعبی ئەمریشی زۆر خۆشیان دێ بۆ زانیاری ئەوەی جێک لە کارەساتەکانەوە ئەمریکا لە شەڕ لاواز پیشاندرایە لە رووسیا نەیبرد لە ئوکرانیا سەرکەوتونە بووە لە غەزە و ئەوانە زۆر ینی کلاگە شکایەتی زۆری هاتە سەر کە پێی ناکرێ ئیرادەی نیە ئیسرائیل ڕابگری جەریمەچی گەورەی نێو دەوڵەتیە لەولایە لە عێراق و سووریا و یەمەن و ئەوانە سوپای ئەمریکا وا دەکرێت بۆمباران دەکرێت هەموو ئەوانە وا دەکا من و ئێوە لەو بەر لە انتخابات ئەمریکا یەک گورزی گەورەی سەربازی حەدەسێکی گەورە لە منتقە دروست دەکا بۆ ئەوەی بایدن لە انتخابات بباتەوە چ دەبیە من نازانم بەس حەدەسێکی زۆر گەورە دەبی بۆ ئەوەی لە انتخابات وەکو ئوسامە بن لادن وەکو ئەبوبەکر بەغدادی چێ دەکوژێ چ هجوومەک دەکرێت شتێکی زۆر گەورە ڕوودەدا بۆ ئەوەی پۆینجیان ڕێژەی دەنجی ئەوەی بەرز بکاتەوە دیموکراتەکان ئەگەر نەکات ئەوە بایدن و دیموکراتەکان ماڵ ئاوایی دەکەن شتێکی گەورە بەبی بکاتن بۆ ئەوەی لە ناو شەقامی ئەمریکا پێگەی خۆیان بەرزکەنەوە هاوڕێیان بە یەک شتکەشە سەداڤۆز دێمە سەر شکایەتەکەی ئەمریکا هاوڕێیان شکایەتێکی زۆر گرنگ بە سەبر بگرن مەکی ئامێدی دێ وردە کاریتان زۆربەی لۆ باسەکە یەکشەم ئەو پەڕی ناگاتە یەکشەم ئێستا بۆتان باز دەکەم لۆوە تا یەکشەم هاوڕێیان لەدابوو سێشتی زۆر گرنگ ڕوویدا بوو سێ نوکتەی مەسرور بارزانی یەک بە پێی ئەو زانیاریانەی بەردەست ئێمە کەوتووە لە یەکێک لەوانەی کە بەشدار بووە من ناتوانم ناوی بدەم زۆر کەس بەم دێ کوربا بە بەڵگەی دەچێ بینین خەڵکێک لەسەر پشتی بەسی دەگیرێ مەسرور بارزانی وازم حەفدا سەرمایەداری بدێت ڕێژەیەکەی وەڵای بە من گوت بەس لە بیرم چوو ئێستا کە بە دەقیقی هەر یەکێ نزیک 20,000 دۆلاری دەوێ مداخل یعنی دۆچونە ژۆرێ ئەزانن یەکی 30,000 دۆلاری لێوەگرتینە 28,000 دۆلاری لێ قازانج کردیە لە هەر یەکەچی بە 20,000 دۆلاری 19,000 و هەندەکە هەموو کەسێک لە بۆ هەیە بچی ئەمش دەتوانم بە منیام گوت بە ئەو سەرمایەدارانە کاکە وەڵڵاهی دەجیاتی 30 دەفتەری بە 4 دەفتەری لۆم دەکردن یەک دەفتەریشم لە خستەنکەی باخەڵی 4 دەفتەر 30 دەفتەر دۆلار بە پێی زانیارەکان لیان وەرجێ قازانجێکی باش کاسب لە هەمووی نوکتە تر هاوڕێیان هوتێلیش تێدا نەبووە چوینەوێن پێ هوتێل و ئەو بوو بەس لۆ خۆی هوتێل گوتی خۆتان بڕۆ هوتێل بگرن ئەزانن دوو سێ چوینە لە بەرەو شارەکە گچکەیە داڤۆ زۆر گچکەیە شوێن نەبووە لە هوتێلی گەلە خراپ یعنی هوتێلە هەرە خراپەکان دوو سێ فرێدرا مەسەن شێخباز و نەوزاد بازگر و ئەوانە دوو سێ وای گوتی بابا ئەمن هوتێلی 5 سێرەم هەیە لە کوردستان ئەمە ڕەوشم وایە خاوەنی ئەو ملیار دۆلارم توخوا مەعقولە من لەو کونە منیاندانایە بڕوا بکەن هوتێلی شیرۆ نەگرتبوون هوتێلی شیرۆ ڕەنەگرت بوو یعنی 30,000 دۆلاری ئەڵێن لێوە گیرایە بە پێی ئەو زانیاریان بەردەست ئێمە علم چونە ژورۆکەی 2,000 دەوێت خەرجی ئەوانەش هەموو لەسەر خۆیان لە هەمووی نوکتەتر وەرە تو مەسرور بارزانی بچی لە داڤۆز کە کابراچی ئەنی هاوڕیان نوکتە بڕوا بکە هەموو ئەمریکی و ئەوروپیەکان باس دەکەن ئەتو وەرە
مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی وڵاتە هەرێمە چین ئابووری داتەپیە 4 مانگە معاشت نەدرایە مەشاریعت نییە اقتصادت سفرە دەیان ئابلۆقەت لەسەر بچی بەشداری لە مؤتەمەرێک بکەی هەموو ئەملاقە ئابوووریەکانە ئەوانەی خاوەنی دەیان و 100 ملیار دۆلارن کەسێت و 30 ملیار دۆلاریش قەرزار بی لە هەمووانە نوکتەتر هاوڕێ نوکتەکە چییە؟ مؤتەمەرێکی کردیە گۆتیتی وەلە ئەوە کەش باسی ئەوەی کرد ئێران لێمان دەداوە بابەوە مؤتەمەری اقتصادیە تو باسی لێدان بکەی بە تیارە لێدرایەوە درۆن لێدرایە لەگەندەوە بەرهێنەر کۆبنەوە چیان ڕێکخستیە پێی گوتنە ئێران لێدانێ بابەوە بەرهێنەر نایەتە وڵاتە تەقەی لێبی بەخوا ناستە جۆلەمێرجیش ناستە ماردینیش لە باکوور تەقەی لێ تەقا ساڵێکە 2 جاریش بی وە بەرهێنەر دەستە منتیقەیەک هێدی بی یعنی ئەو کۆمیدیا تو ئێران بە درۆن هەموو ڕۆژێت دەبڵێ و بەرهێنەری وەرە لێرە پارە ئەوەکەت بکە نایەتن کاکە دەوڵەمەند دەستە ئەو شوێنەی کە هێمنە کە اقتصادێکی باشی هەیە کە لە جەنگ دوورە ئەوە وەکو غەزە یعنی ئێستا معقولە توخوا خەڵکی غەزە برێم محەممەد عەباس ئەوە سەرۆشی فەڵەستین برێ وەرن کاکەوەرە لە غەزە و لە ڕەفع و ئەوانە بۆ بەرهێنان بکەن چ گەل حۆیەک دەچی تۆ وەرە لە ناو ئەوەی غەزەی بچی ببورە داڤۆس داوا لاوە خەڵک بکەی بڵێ وەرنەوە بەرهێنان لە کوردستان بکەن بەس بژڕی وڵا ئێران لێداینە بە درۆن بابە خۆ مؤتەمەرێکی سیاسی نەبووە ئەوە نیشانەی ئەوەیە یعنی بەڕاستی کەسێک نییە ڕایشکارێک بە مەسرور بارزانی بڵێ بابە بە قوربان کو دەبی باسی جەنگ بکەی لەو شوێنە ئەسڵەن دەبی ڕەوشێک دروست بکرێ بڵێ کاکە وەزعی ئەمنیەتی وایە وەڵا کاکم باسی کردی ئێران لێماندا بەس وەرن وەبەرهێنان لە کوردستان بکە بەدەستی بە تا ڕەوانیا کردەوە یەک وەبەرهێنەریشی ناچ تەحەدای یەکەم ئەوی لە کوردستان شە بەرەو هەراتن دەڕوا چێ ئامادەیە لە ژێر وڵاتە هەموو ڕۆژە درۆن باران بکرێتن تەق و تۆق بیت وەزعی شەر خەڵک ئەوە دەکا هەزە خۆشیەکە لەودا 28,000 دۆلاریش لە هەموو سەرمایەدارەکان قازان سوەگرتی وەڵا برام کاسبن هاوڕێیان ئەو دوسێ خەبەرە کورتە هەبوو خەبەرەش کەشتان پێ بڵێن بە مختصری ئەوەی ئەمریکا من ناتوانم هەموو قسە بکەم ینی بەڕاستی سێ لایەن شکایەتیان کردیە یەک ڕێکخراوەکە قوربانیانی ئەوەی کوردستان کە منەزەمەیەکە لە ئەمریکا دامەزرایە زۆرینەی ئەمریکین و لەو منەزەمەیەش کوردی تێدایە ئەم لەسە قسە ناکەم بەڕاستی کوردی تێدایە دوو مەکی ئامێدی چالاکوان مەکی ئامێدی تاکە کەسی کووردە کوردی کەش تێدایە بەس ئەو وەکو ئەمودی فەقەری شکایەتکەری ئەو کەیسەیە بە خۆی و کۆمەڵێک کەیسی خۆی و کۆمەڵێک نهێنیشی پێداون یعنی بەڵگە و دۆکۆمنتی پێداون سێ کراوە ینی شکایەتکەری نەناسراو یعنی نادیار ئەوە هەتا 5,000 شکایەتکەر ئەتوانن وەربگرین 5,000 ئێستا مەجموعەیەک هەیە نازام دەیە 20 50 چەندە بەڵام تا 5,000 شکایەتکەر وەردەچیرێ کەیس تەقدیم بکرێ ئەو وەردەچیرێ خاڵک هەرە گرنگ ناوی ڕاستە 50 کەس بڵاو بوویتەوە هاوڕێیان بەس ئەکرێ ئەو ژمارەیە بگاتە 500 بەرپرس لە هەموو دەنگ و ڕەنگێکدا هەرچی تووشی کوشتن بووە تیرۆر ڕفاندن جینۆسایت ئەشکەنجەدان ئازاردانی نامرۆڤانە هاوکاری تیرۆریست بزرکردنی خەڵک مخەدەرات دزی بازرگانی بە ئینسان ینی سێکوێریتی ئەوەی شەڕی ئەلکترۆنی بەرامبەری ئەوە شێکێ دەیان بەرپرسیتکە لە ناو مەحکەمە دێتە گۆڕێ وەردەچیرێ کەیس وەردەچیرێن یەکێک لە بەندەکان دوو لایەن شکایەتیان کردیە لەگەڵ لایەنی سێم کە دەکرێت بە ناناسراوبی تەقدیم بکەی بەڵام ڕەنگی لۆ دادگا بانگ بکری ئەوە هەتا 5,000 شکایەتی کە وەردەگیرێک ئەو 5,000 شکایەت ئەگەر یەکێک مەسەلەن دەک بەرپرسی پارتی یانێکێت سزای دابی ناوی هەمووی دێتە گۆڕێ ئەو کەیسە زۆر قەبە دەبیت
ئەوە لەوە نییە کەس کەیفی پێ نێ بڵێ نایەوە 50 کەسەی تێدایە نانا دەڕوا. ئەمن بۆ خۆم لە ئەوەی ئەڵمانیا بووم لەوەی جارێک ئەوەی لە کامەران و کاکمەکی پارتی جومیا کرد مسر لەوێن دەربووین باز لە ناو قسان کەیسی شەی سۆران و سەردەست و کاوەگەرمیانی هاتە گۆڕێ نووسرا لە دارگای ئەڵمانیا یعنی ئەری یەکێک کە ڕوبەڕووی مەرگ بوویتەوە ئەو بەندانە دە 12 بە خاڵە ڕوبەڕووتەوە کەیسی لەسەر دەجوڵێ کەس کەیفی پێنێ بەرپرسێک لە گەورە لۆ گچکە دیتان لە مەسعود بارزانی تێدا تا لە بارزان قەساب و هێرشەڕەش تا ئاشتی ئەورامی و نازام چی و چی و زۆرن کەریم سنجاری و ئیلاخی دەکرێت ئەو 52 ناوە بتە 550 ناویت کەش کەس کەیفی بەخۆنێ و ئازابن و قەرەبوش دەکرێنەوە و هاوڕێ من دەمێ لێرە مژدەیە شتام دەم ئەو پارەی وەردەگیرێ بەشە چیلۆ محامیە بەشە چیلۆ زەریبێ بەشە چیلۆوانەی شکایەتیان کردیە هەر یەکەوە حسەیەکی وەردەگری چکو قانونیە نوایە قانونیە نوایە بۆیە بەرپرس من 2 ساڵ لەمەوبەر زۆر دەدەم گوت بارزان قەساب و هێر شەڕەش کورە کاکە ئەوها ئەنتەر خۆتان پێ ئەنتەر نەبی کورە کاکە مەسوولی کورد بەگشتی خۆتان پێ ئەنتەر نەبی من ئاگام لەو وەزعە بوو بڕوا بکە ئەوە سەرەتایە ئەوە سەرەتایە من لە بۆ مجامەلە و ترسی شم نییانی برێم ورە بەرزکردنەوە ئەوە سەرەتایە دەیان دۆسیکەی وا دێتە گۆڕێ ئەگە ئەو دەدگایش هەر نەتیجەیەک دەبچی تازە ئەو کونە بۆوە ئەو کونە بۆوە ئەو ڕێگایە بۆوە بەڵام لەو دادگایە هەتا 5,000 کەیسی کە وەردەگیرێ من بەرپرسمنەوە لە ڕۆژانی ئایندەش ئەو دەست بە و کەمپینە دەکرێت هەر کەسێک شکایەت بکە بەس دەبی قسێک بە جورئەت بی شکایەت بکە اختطاف کرابی ئەشکەنجە درابی کەسی شەهید کرابی سیاسی تجارە لەگە داعش کرابی ئیلاخری ئەو بەندانە هەموو بڵاو کرایتەوە دوای ئەوە کاکمەکی ئامێدی بدێ زۆر بە تەفسیلتر چکو ئەو لە ناو پرۆسەکە بووە ئێمە جێمان لێی دەبی بەڕاستی لەو یعنی زیاتر من بۆ خۆم هات نەسویت ئەوانە یعنی هاوڕێیانەوانەی کە تێیدانە کەسانی زۆر باڵا بەرزن ئەوە گەمە نییە دە پارێزەر زیاتری تێدایە پارێزەری بەناوبانجی ئەمریکی 1200 کاتژمێریان زیاتر تەرخان کردیە ئەوە بە قسە خۆشە چەندین ملیۆن دۆلاریان لەو کەیسە سەرف کردیە چەند سیناتۆر و ئەوەی لەگەڵ ئێمەداش ڕاوشکاری سێ سەرۆکی بۆشی گەورە و بۆشی گچکە و ترامپی بوو باشە ڕاوشکاری ئەو سێ بوو لەگە من و کاکەمالی کوردستان پۆست لە ئەو ساڵە و سەلمان لەمە بەردانیشت ئەمە کەیسی خۆمان پێدا ناوی منیش تێدایە بەس ئەمن ئەولەویەت نیم بەڕاستی نازانم بانگ دەکرێم بانگ ناکرێم کەیسی خۆم پێداون کە هێرشیان کردە بەڵگەی یەکلاکەرەوەم پێداون تر من نازانم ینی کەیسەکان لە شوێنە گراناوەستی کەس وە تێنەگە ئەوە قەوسە چیلۆدانرا لێرە قەپات دەبی نا دەکرێتەوە گەورە دەبی مەتاتیە چابڵەی گەورە دەبی هەموو بەرپرسەکان دەگرتەوە هەرچی تاوانی کردێ لە هەردوو دەڤەر لە هەموو باڵەکان کەس کەیفی بەخۆنێ بۆیە ئەوەم بۆ هەڕەشەش نییە بەس دڵنیان بنەوە ڕۆژانی داهاتوش دەبینن چۆن دەرگای کردنەوەی مەلەفی کە وەردەگیرێ و ئەوانە لە دادگایەکی ئەمریکی هاوڕێیان ئەو دادگایی ترامپی بان کرد مەسعود بارزانی چییە بەجددی کەریم سنجاری چییە یعنی بەجددی مەحموود سەنگاوی و عەدنانی عەمەمینە چن هەموو بانگ دەکرێنیان ئەمر قەبزیان لۆ دەرەچێتن ئەوە دڵنیا بن لەو خاڵە دڵنیا بن لەسەریان دەبتە کەیس و ئەو دادگایە کە بڕیارێکی دەرەکە من وردەکاری نازانم بەس بێگومان لە ئەمریکا ملک و ماڵیە لێ داگیر دەکرێت ئەمر قەبزیان دەکرێت دەدرێنە ئینتەرپۆل جنسیە و ئەوەکانیان لێ وەردەگیرێتەوە یانی شتی زۆر گەورەی تێدا دەبی سڵحیش بکرێت سڵح چییە پارەیەکی زۆر خەیاڵیە وابزان دەبی لە کۆتۆی شەخسیشیان دەربێت نەک لە حکوومەت پارەکە چەند ملیار دۆلارەکە داوای 9 ملیار دۆلار کرایە 9 ملیار دۆلار بەڵام ئەوەش بی ئەوزە تەسویری تێدا کاکە شت زۆرە قەتلی تێدا و قەتلانە وەکو گوتم ئەمە ناسمە سەر ئەمریکی تێدا کاکە گیان بەرپرسی CIA کوژە لە دەڤەری بارزان
لە ساڵی 2021 لە 96 کوشایە من هەر ئەوەندە دەڵێم چەند شایەتی ناوەکان تێدایە دوو کەسی ئەمریشی تێدایە دوو کەسی بەر ئەڵمانی تێدایە شکایەتیان هەیە کاکە شتەکە گەلە گەورەیە هاوڕێیان چەندەی خینیەوە بڕوا بکەن ئەمەشە جێمان لێ دەبی ڕەنگی قسەک لەنگووە گەورەتر و گەورەتر دەبی خاڵی تێدایە کۆمەڵێک کەسی پرۆفشنال ڕاوێژکاری سەرۆکەکانی ئەمریکا سیناتۆر خەڵکانی تێدا پێشتر لە دەستگای هەواڵگری CIA پلەی باڵایەن هەبووە دە 12 حامی تێدایە مایکل ڕۆبنی تێدایە چەند ڕۆژنامە نووسی تێدایە براکەم ئەوانە سەرپرش ئەوانەش ئەمریکا بەڕێوەیان بردیەوە بەڕێوە دەبن بەشی ترامپن گروپی ترامپن زۆرە تەفاهمیان کولەگە دەکەی گروپی ترامپن ئەوانەی ئەوەیان کردیە و قوربانی 3 ساڵەوە خەریکی ئەو کەیسەنە بۆ زانیاری تاوڕیان نزیک لۆ 3 ساڵ دەبی بەنهێنی ئیشیان کرد و حکوومەتی هەرێم من هەر ئەوەندەش دەڵێم حکوومەتی هەرێم ئاگاداری هەموو کەین و بین بەشێک 170 چکو بەشێک لە مەلەفەکە ئەوە مزانیتم ئەکسێکسیانێدا ئەنی هەموو شتێکی نازان بەس مانگێک لەمەوبەر تەسلیمیان کردیە لە ڕووی قانونی دەبی وا بکرێت بەرحاڵ گرنگ هاوڕێیان خۆتان ئامادە بکەن ئەوەی ئەمریکا ئەوە سەرەتایە هێشتان زۆر مایە دەیان کەیسیت کە دێتە گۆڕێ دەیان کەیسیت کە دێتە گۆڕێ من نمونەیەک پێ بڵێم ئێستاوە شەپۆل فاخر مێرگەسۆری بوار نادا مانگرت بایکۆت لە مەکتەبەکەی بکرێ بەس کەیسی بابی لێوێندرە کەیسی شەید فاخر مێرگەسۆری لێوێندرە ئیتر بار کوڕەکانی پارتی بن لەو مەکتەبەی ڕێگری لە بایکۆتی بەس کەیسی بابی لەوەیە شکاتش کرایە و خەڵکی کەشەیە کردیتی خەڵک لەو شێوانیەکان کردیتی ئەمە ئەوەندە دەڵێ هاوڕێ من دەبۆم نییە هەموو قسە کەم لێ بەرەوەیەوە مڵکی بەپلەیە کاکمەکی ئامێدیە کە دەورەی زۆر بوێرانەی تێدا دیتیە قوربانی گەورەی و ماڵی مەلا مستەفاش ویان نەمەکی کرد ئاوا دەست لە ئەو بات ئەوانەوە تێدەگەن بەس بە زەبر و زەنگ لێ دانگرتن کوشتن سووتاندنی ماڵش چل شکایەتیان کاکە ئەوش ڕەنگدانەوەی دەبێ یعنی بڕوا بکە من یەک نمونە بڵێم کەمالی سید قادر کە ئەوەندە تون بوو یەکەم کەس بوو تقریبا حدەسی خۆی تەقاندەوە هیچێک لەوانە کوشتنی بابی بوو لە شێستەکان کاکەنگۆ ئەو پارتیوێکی زۆر سەیرن هەموو حزبەکانی کەش کەتێ من دوای لێدانم تونتر بوویمە دوای لێدانم تونتر بوویمە کە تو دێی بە ئێرهاب پەیزمان قەپات دەکرێت گرتر دەبین بە جددیمە بەس ئەگەر ڕەنگی وەسیلەکانیان بگۆڕن ئێمە شێمنتر دەبینەوە بەس هەتا بیانێ لێدە بگری بتکوژی ئەوە 32 ساڵە لە شاخیش دەیان ساڵە چیان پێکرا چیان دەوکوت پێکرا چیان پێ ئەوە کرا بۆیە لە چەند ڕۆژی داهاتوو کاکمەکی ئامێدی دێ وردەکاریەکی زۆر بازەکەوی ڕێگا پێدراوە لە بۆ ویشتکو ئەو ئەمە ناومە لە محکەمەیە تەواو لەسەر ئەو کەیسە دەبێ بە وردی قسە بکە من هیچ نییە ڕەنگە هەر بانگ نەکرێم ڕەنگ میشپانگ بکرێم بەس گرنگ کەیسەکەم ناوی تێدایە کە ئەوە بەشەکە کەیسەکان ئەوەندە زۆرە ئیمن و بەشێکی مەکیش خۆ هەمووی ئەوە نییە سوستانی ماڵەکەی تێدا هەیە بەشە ئەو یەکێک لە شتە گرنگەکانی خۆوان ناتوانین دۆسیە بە دۆسیە ئەوە بکەن بەڵام ئەوانە هەموو قوربانین و هەمووانەی بەشدار بووینە دوای ئەوە کۆمەک دەکرێن لەبەر ئەو پارەی وەردەگیرە گوتم بەشەشی لە بۆ قوربانیەکان دەبی بەشەشی لە بۆ زەریبەی ئەمریکا دەبی و بەشەشی لە بۆ پارێزەر و ئەو ڕاوێژکار و ئەو خەڵکانەیە کە بەشدارن لەو شتەیە بەرحاڵ هاوڕێیان ئەوەی ئەمریکا شتەی گەورەیە نوێیە خەباتەکی مۆدرنانەیە هیچ عنفی تێدانە لە وڵاتێکیشە تا حەدێکی زۆرە من ناتوانین بڵێن 100% دیموکراسیەت هەیە بەڵام یاسا ئەوەیە بەڵام ئەوە هەیە بەڵام مەحاڵە ئەو کەیسە قەپات بکرێ یان بە پارەیەکی زۆریان لێ وەردەگرن ئەگە قەپات بکری بە چەندی ملیار دۆلار چکو بەشەکی هەر بۆ خۆی قەرەبووە بەشەکی جەرائیمی تکەیە مە نازانین بەڵام ئەو پرۆسەیەکی مەدەنی دیموکراتیانەیە کە دەستیان پێکردیە ما هەر یەکەمان لە قۆناغێک بەشدار بووینیان ئاگادار بووینە بەڵام لە ڕۆژانی داهاتوو من هەر ئەوەندە دەڵێم ئەوە خاڵی گرنگە کە دەمەیە من ئێستا بەس ئەوەدا بگرم هیچ بەرپرسە کەیفی بەخۆنەیە بڵێ ناوم تێدانە 52ەیە نا دەکرێ بتە 5,000 ناو 5,000 نا ئەوی جەریمەی کردبی لە گچکە و گەورە ناوی دێتە گۆڕێ کە ناوی دێتە گۆڕێ
مەرز نییە ئەو ڕۆبی ڕەنگ بێتە ئەمریکا بێتە ئەوروپا بژیرێ لە شەرق ئەوسەد ناوی بخرێتە ئەنتەرپۆل یعنی ئەوانە هەموو واردە کە تو لە محکەمەیەک ناوت هەبوو لە دادگایەکی گەورەی ئەوروپی و ئەمریشیتر ناوت دەکەویتە ناو هەموو مەتار و شوێنەکان بە قوربان هەر ئەوە نییە ئەنگۆ ئەمر قەبزی لۆ خەڵک دەکەن ئەمر قەبز لۆ ئێوەش دەرەچیتن لە ئایندەیەکی زۆر نزیک تر کەیسەکە مەتاتیە زۆر دەکرێت بەرفراوان بکرێ من هەر ئەوەم وەکو گوتشم لە چەند ڕۆژی داهاتوو درێژەی تر قەزیەکە لە ناو میدیا هەیە 320 لاپەڕە کا میدیا هەیە بە هیوان میدیای کوردی جورئەت بکە من هەتا ئەوڕۆ نەمدیتە میدیای کوردی زۆرینەیان بوێرن تەرجمەش بکەن یەکێ دوو خەبەری لێ بڵاوکەن ئەوانەی بەخۆیان دەرێ پرۆفشنال کاچ خۆم بڕۆ لە خۆ 330 لاپەڕە 2 لاپەڕە لێ بڵاوکە و بیکە خەبەر سێ بەشیان دەترسێن تا ئێستا گرنگ ئەوە شێوازێک لە خەباتە مەدەنیە ڕادیکاڵانەیە و خەڵک بێزار بە تاکەنجی دە و قسە بکە بە جددیمەت سەجادا هەمووانە دەبی بیر لە میتۆدی هێشتان کاریگەرتر بکرێتەوە لەوەی کە هەیە بۆ زانیاریتان ئەوەی کرایە ئەوە بەشەکە بەس دەبی بیر لە میتۆدی کاریگەرتر بکرێتەوە هێشتان لە منمانێ لەگەڵ دەسەڵاتەی ئەوە ژمانەوە نییە ینی بە یەک خەڵک زۆر ناڕوخ بابە پێچوانەوە کلک و باڵی کرایە هیچی بەبەرەوە نمایە بەشە چێ و خەباتە جەماوەری هەموومانەکە دەیکەن چ مامۆستایەک لە شەقامە چ ئەوەیەک ئەوەی یاسایی دەبی چ لە سوسیال میدیایە چ ناڕەزایەتیشکەیە لە ڕێکخراوە جیهانیەکان دەکرێت هاوڕیان ئەوە کۆمەڵێک لەو زانیاری شتانە بۆم باسم کرد بەڵام دوو داوام لێتان هەیە یەک لە هەولێر لە دهۆک هەر مدیرێک ڕێگری کرد لە بایکۆت یا مامۆسایان هەوڵیاندا ئەزیەت دران ئاگاداری ئێمە بکەنەوە ئێمەوا لە بۆ سلێمانی بکەین چۆن لە هەولێر ناکەین و خەڵکی قەز لێرە لە شارچێتی نییە بەس کاکە ناکرێ و هەولێرە خەڵک لەو پەڕیوەزە خراپیدایە کەچی ئێرهاب بەکار برێ مدیری مەدرسە بەخۆی 4 مانگە مەعاشی وەرنەگرتیە بڵێ فەسڵتان دەکەم چاوی من بوو بێن بیدە من ئەمە ناوی بڵاو دەکەین ئەو تەلەفۆنی لۆ دەکەین و دوو خەڵک دەبی قسە خۆی بجوورە کاکە لۆ جیرفانی خۆتە لۆ ماڵ و منداڵی خۆتە ئەتوو بێنانی ئەم بێنان نیم یعنی من ناڵێم تووشی ئەوە بی بەڵام کاچ خۆم یعنی مەپارڕێەوە مەنووزێەوە دیفاع لە حقوقی خۆتان بکەن 4 مانگە مەعاش مافەچی ڕەوایە خۆتان برای خۆت پارەت نەداتەوە مووقفی لێوەردەگری کاکە 4 مانگە تو قوربانی دەدەی پارەش هەیە هەر بەس ئەو زەریبانە هەر ئەو زەریبانەی کۆ دەکەنەوە بە خۆتان دەزانن دائیرەکان چ پارەک لەنگۆ کۆ دەکرێتەوە ناشتان درێتەوە لە شتی تافێت سەرف دەکرێت بڕوا بکەنەوە داڤوسەی دە 15 ملیۆن دۆلار ڕەنگی سەرف کرابی نازانم چەندە بە دقیقی بەس پارەیەکی زۆر سەرف کرد لەبەری شەفاف نییە با مەسروور پێ بڵێت چەندی سەرف کردی ئی باشە پارەی ئەو میلەت هەیە با بە وەختی هەندێ وەختی ئەوەیە چوو ئابوورێشی داتەپاوە تێدەچی لەگە ملیاردێرەکان دانیشتن دەکەی هەمووت کردووە ئەلبومی شخص خۆت هەر یەک کات لەسا ئەو کورسی مێزە خراپانەی دەرەی تاوڵە و دۆمینەیە لەگەریان دادەنیشی و ڕسم گرتی و بە علاقەی دیبلۆماسی بە ئێمە دەفرۆشیەوە ینی بڕوا بکە تاوڵەی وای تێدا کورسی مێزی وای تێدا بوو ئەمە لە گوندەکانی قەراج و کەندێناوی لەسەریدا نەدەنیشتین بە مووقفیش بە علاقەی دیبلۆماسی بە علاقەی دیبلۆماسی کۆمەڵەگە تەکێتی خۆی هەیە دا لەو داڤوسە هەر ئەوەندە بڵێم هیچی پرۆتۆکۆڵی نییە هیچی هەمووی تەعارفە و یەکتر دیتنانی شتێکی فەرمی نییە تۆمار بکرێت هاوڕێیان بە هیوای بەهێزکردنی بایکۆت کە خەباتێکی گرنگە ئەرچێممانە پژگیری بایکۆتی مامۆستایان کە تاکە خەتی شۆڕژێڕیە لە کوردستان مایەوە تەنگ و ئەو دەسەڵاتە تەنجی پێڵ بچندرێ چکە گەڵ جوڵانەوێش بمرێ ئیتر وەزعەکان زۆر شڕ دەبێت دووش خەڵک بەڕاستی ماندیە ینی بەس ماندیە دەبی بە خۆشی ئاوا وەکو خەڵکی سلێمانی بێتە سەجادە وەکو سلێمانی هەڵەبجە گەرمیان پشدەر هەموو شار و شارۆزکەکان بێتە سەجادە بە جددیمە ینی خۆی قسەک بتەکە ئەو دەسەڵاتە نماوە ڕووخاوە بڕوا بکەن بۆشە بۆش خەڵکی خۆیان لەگەریان نمایە کاکە موچەخۆری خۆیان مەعاشی نادرێتێ ئاساییشە ئەوەیە بەڵام هەم دەترسێ هەم هێزێک بێتە پێش ئەوانش ئەبۆ شێوە ناکەن دوو شەریەکە کە ڕەشە و شتی کرد لە هەر کەسێک ناو زانیاری بدەن بە ئێمە ئەگەر هاریکاریمان نەکردن هەختانە
شەوە شاد سپاس بۆ گوێ لە ڕاگرتنتان نەفرن لە کەسانی تیرۆریستی جەسەدی و ئەلکترۆنیش کاتەچ خۆش